لە چەوەری دووی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی فرێدانی خۆڵ و خاشاک دەکەین و هەروەها باز لەوش دەکەین کە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ژینگە و شێوازی فرێدانی و ئەو شێوازەشی کە هەیە لە رێمی کورساندا لە دەروی شارەکاندا دەخرێتە ژێر خۆڵە و یاخود دەسووتێنێت یاخود کۆمەڵێ شتی دیکەی لێ دەکرێت ئەمە تا چەند کاریگەری زیانی دەبێت لەسەر ژینگەوە گرنگە هاوڵاتیان چ شارێکیان هەبێت سەبارەت بە فرێدانی خۆڵ و خاشاک و لەسەر لایەنە پەیوەنددارەکان لەسەر حکوومەت چییە چۆن مامەڵ لەگەڵ خۆڵ و خاشاکدا بکەن کە کاریگەری نەبێت لەسەر ژینگە و یاخود زۆر جارۆک و زۆر لە وڵاتان بتوانێت ببێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی ئابووری بەهۆیەوەی کە مادەکانی نێو خۆڵ و خاشاک جیا بکرێت و دووبارە بەکاربێنێتەوە. گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر بازت بورهان پسپۆری ژینگە کاک دکتۆریان زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس لاو بە ئێوە شو بنێرانی بەڕێستان و سپاس بۆ گرنگیدان بەم تەوارە گرنگانەی ژینگە. زۆر سپاس. زۆر باز لە خۆڵ و خاشاکراوە بابەتێکیشە گرنگە ینی هەموو مانگێک هەموو ساڵێکە ئەم بابەتانە بروژێنێت و هاوڵاتیان وشیاریان هەبێت. لێسەدا چی نوێ هەیە چی بابەتی گرنگ هەیە لە سەبارەت بە ژینگە بۆ خۆڵ و خاشاک ئەوە تایبەتی لە رێمی کوردستاندا ساڵ لە دوای ساڵ ئەم بابەتە گرنگی پێنادرێت و هەر خراپترە بێت و هەر بەرنامە و کۆڕ و سیمیناریشی بۆ دەکرێت. زۆر سپاس. ڕاستی ئەم تەوەرە بەعام خۆڵ و خاشاک چۆنیەتی فڕەدانی شتێک نییە کە تازە بێ شتێکیش نییە کە تاوا بێ لە بیدایەتەوە بووەوە ئەژبێت لەبەرەوەی ئێمە بوونەوەرێکی زیندوین مرۆڤ 8 ملیار مرۆڤ لەسەر گۆی ئەرز ئەژی و ئەم 8 ملیار مرۆڤە ئەبێ بخوات ئەبێ شت دروست بکات ئەبێ بژیت کابوو خۆڵ و خاشاک یا پاشماوەی کە لە ئینسان ئەمێنێتەوە لە دوای خواردنی یا لە ئیشکردنی شتێکە لەگەڵی هیچ ناکرێنی ئەبێ بەس کۆنتترۆل بکرێت و بزانین چی لێ بکەین شتێنێکە بڵێن نەیکەین کەمی بکەینەوە لەبەرەوە ئامارەکان ئەڵێ کە بۆ نمونە هەر ئینسانێک لەسەر گۆی زەوی معدل ڕۆژانە 900 گرام بۆ 1 کیلۆ خۆڵ و خاشاک دروست دەکات ینی زۆر زۆرە 900 گرام بۆ 1 کیلۆ خۆڵ و خاشاک دروست دەکات بەڵام ئەمە لە زۆر وڵاتان لە هەندێک مەسەر پێڵێن بڵێن ئاڵتونی پیس یعنی ئەوەیە وایە شتەکە خۆی پیسایێنێ بەڵام وەکو ئاڵتون سەیریەکەن کە ئەمە شتێکە بەڕاستی ئەتوانێت ئیش دروست بکات ئەتوانێت خەڵق بخاتە سەرش ئەتوانێت وزە دروست بکات ئەتوانێت بێ بەهۆی زۆر شتی باشە و کاریگەری نێرێنیەکانی زۆر زۆر کەم بێتەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئەتوانێت زەرەر و زیان بگەێنێ بە مرۆڤ بە ئینسان پیسکەری ژینگە بێت بەڵام بەرحاڵ 1950ەوە زۆر لە وڵاتانی پێشکەوتوو کەوتنەبیری ئەوەی کە بە جۆرێک ڕیسایکلینگ بە جۆرە هێنانەوە کایەی ئەم ماوادانەی کە ئێمە پێی ئەڵین خۆڵ و خاشاک بە جۆرێکە سوودی بۆ تەندروستی مرۆڤ سوودی بۆ مرۆڤ بۆ لایەنە نەرێنیەکانی کەم بکاتەوە بەرحاڵ زۆر ڕێگا بکە گرتیانە بەر ئەوەی کە کنترۆل بکرێت چۆن کنترۆڵی بکەین لە هەندێک شوێن دفنی بکەین باسی لەندفیلەکان کە توانین بینە سەری دواتر ئەمەکو مقدمێ بوو کە باسی لەسەر بکەین کە خۆڵ و خاشاک بەرحاڵ ئەتوانێت باش بێت بەڵام لە وڵاتی ئێمە چیمان کردووە لە وڵاتانی شەرق و عام چی ئەکرێ بەڵێ لەوانەیە مدیریەتکردن یان کاریگەڕیکردنی مەنیجمنتی ئەم خۆڵ و خاشاکە لە وڵاتی ئەمە تۆزە زەعیف بووە چەند ساڵە خەریکە هەندێک ئیش ئەکرێ بەڵام زۆر زۆری ماوە لە ئاسی توموحانیە شتێکە کە پەیوەندی بە لایەنی حکوومەتەوە هەیە بە لایەنی هۆشاری تاکەوەیە کۆمەڵگا بۆ نمونە بە تاکی ئێمەوە هەیە کە بگەین ئەو ئاستەوە شتیادیەکە بۆ نمونە خەمی دەوروبەری خۆمان بخۆین و هەموو شوێنە بە شوێنی خۆم بزانین کە نەگەینەوە ئاستە خراپەی کە چاوەڕێمانەکە بەڕاستی. کاک دکتۆر هەر لە بیدایەتەوە باسی بکەین بە تایبەت لە خۆڵ و خاشاکی ماڵانەوە دەبێت چۆن مامەڵ لەگەڵ ئەم بابەتەیە بکرێت و چۆن فڕێ بدەین تاوەکو دێتە دەرەوە. ڕاستی شتەکان بڵین ئەم سێ چوار لایەن ئەگەر پێکەوە ئیش نەکەن ناتوانێت سەرکەوتوو بێت بۆ نمونە ئەگەر حسێب بکەین ماڵێک بە تاکی خۆی ئاستی وەشیاری ژینگەیی زۆر زۆر بەرزە ئەوێت ژینگە پیسکەر نەبێت ئەوێ یارمەتی دەربێت هەرچەند هەموو تاکێک تەسیرات و کاریگەری خۆی هەیە بەڵام بۆ نمونە گرنگترین شت لە کنترۆلکردنی خۆڵ و خاشاکە ئەوەیە کە لە سەرچاوەکە کە دروستە بێت جیا بکرێتەوە ئەمە لە وڵاتی ما بەداخۆ تا ئێستا نەکراوە ئەوەیە کە بۆ نمونە ئێمە خۆمانەزانین خۆڵ و خاشاک چەند بەشێکیە بەشێکی ئۆرگانی هەیە عزوی هەیە کە شیە بێتەوە بەشێکی کە شی نابێتەوە بەشێکی شی ئەبێت دفن بکرێت بە هیچ شێوەیە بەشێکی زۆر تەسیراتی خراپی لەسەر ژینگە نابێت و بۆ نمونە خاک و خۆڵ و خاشاک و هەندێک بۆ نمونە پاشماوەی بیناکان و شتێکی ڕقە بڵین کە ناگەنێ خراپ نابێت بەڵام ئەبێتە هۆی ناشرینی سروشتی ئێمە لە دەرەوە زۆر جار ئەبین کە لە دەروێ گەڕەکەکان بۆ نمونە پاشماوەی ڕوخاندنی خانوێ لە شوێنێک دانراوە ئەمە ژینگە بەس ئەوە نییە کە شتێ بڵین بۆنێکی هەبێ خۆڵ و خاشاکی خراپ بێت تەسیراتی ڕاستەوخۆ هەبێ بەڵام ناشرینکردنی سیمای شارێک ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە ئەمە هەندێکی ژینگە هەیە کە پیسبوون بە بینینە
ئەمەیەکە ئەو ناشرینکردنی شارێکە بەرحاڵ ئەمەش ئەچێتە بواری ئەوە کە ئێمە چۆن کۆنتڕۆڵی بکەین بۆ نمونە باشترین حل ئەوەیە کە لە سەرچاوەکە جیا بکرێتەوە ئەمەش ئەرکی حکوومەتە بەڕاستی لێرەیە شارەوانیەکانە بە هەر کولفەیەک بێت بۆ نمونە لە هەموو وڵاتان لەوانە بینی بێتمان کە دوسێ سەتڵی جیاواز هەیە بۆ مادەی ئۆرگانی بەجیا پلاستیک بەجیا شتانی کەشی نابێتەوە بەجیا ئەگەر لە سەرچاوەکە جیا بێتەوە ئیشی ئەوانەی کە ڕسایکلێنکەن ئیشی ئەو شوێنەی کە دفن ئەکرێت زۆر ئاسان نەکرێتەوە ئەگەر نەبێتەوە تێکەڵ بکرێ بەڕاستی لەوێژ ئیش ناکرێت لە وڵاتان ئەو شەیە کە زۆر باش ئەکرێت دروستکردنی لەندفیڵە لەندفیڵ ئەوەیە کە چاڵێکی بۆنمە زۆر گەورەیە بە هەندێ پێشەوە هەندێک ئیشی لەسەرەکەن کە لە کوێی شارەکە یابێت کە دوایی پیسایی نایەتەوە بۆنمە هەر تەنێک زبڵ 400 لیتر ئەو شتەی کە شلێمانی کە لە زبڵەکە دەرەچەی داتەوە کە ئەمە بۆن من لە تانجەری سلێمانی ئەگەر باسی لێ بکەین سلێمانی 1 ملیۆن بۆ 1,200,000 نەفەر نفوسی هەیە ڕۆژانە بەو 1 کیلۆ حساب بکەین 1200 تن پاشماوە ئەڕاتە تانجەری سلێمانی بۆ نمونە بە 10 ساڵ حسابی کە چەند ملیۆن تەنەکە چەند میلیارد تەنەکە بۆ نمونە ئەمەیان هەر تەنێک 400 لیتر ئەو پاشماوە تەڕی لە دەرەچێ ڕاتە چەمی تانجەرۆ بۆ زراعەت بەکارهێن ئێمە ئیشمان لەسەری کردو هەتا بۆ دەربەندی خانیش ئەڕات هەچە دەربەندی خانم ئاوە لەگەڵ ئاوایە و بەرحاڵ ئەڕات و دەوروبەری خۆی پیسەکە کابوو دروستکردنی شوێنێکی زۆر باش کە دفن لاندفیڵی پێڵێن بۆ خانەخانەیە هەر کامێک لەوانێ بە 200 چۆن سەدێک بەندارێک بە چەند ساڵ پڕەبێ ئەم شوێنە گەورەیش خانەخانە هەر خانێکی بە چەند ساڵ پڕەبێ ئەو بەشێک کە بۆ سوتەمەنی ئەنرژی بەکاری جیاکرێتەوە بەشی ڕسایکلین جیاکرێتەوە بەشێک کە ئەبێ دفن بکرێت دفنەکە دوای 10 ساڵ ئەم شوێنە پڕەبێ سەرەکەشی لەوانێ بکەن بە دوایی بە پارکێ بە سەوزایە بە بینایەک و بەرحاڵ کۆنتڕۆلکردنی پاشماوەی شارەکە بۆ 10-15 ساڵ شتێکی زۆر گرنگی ژینگەییە سەبارەت بە دفنکردنەکەی زۆرجە باز لەوە دەکرێت هاوشەی بەڕێز سپۆرانی بواری ژینگە و بابەتانە ماژە بۆ دەکەن کە کاریگەریی زۆری دەبێت لەسەر ڕووی دەرەوەی زەوی و کاریگەری دەبێت لەسەر ئاوی ژێرزەوی بە هەمان شێوە ئەو زیانانە چین کە زۆر لە خۆڵ و خۆشاکان بەتایبەتی لە هەرێمی کوردستاندا بە شۆفڵ دەخرێتە ژێر زەوی و هەندێک جارەوە زۆریش ناخرێتە ژێر و نیوەی بە دەرەوە زۆر ڕاستە ڕاستەکەی سەمە سید دەوروبەری خۆمان کە لە سلێمانیا ئەوەنە حەجمەکە زۆرە لە یەک شوێن ناکرێت بەجێری زەویەوە لەبەرەوەی کە ئەو لەندفیڵەمان نییە دفنکردنی ئاسایی بەم شێوە عەشواییە کە لای خۆمان ئەکرێ بەڵێ ئەتوانێت کاریگەری ژنگەی زۆر خراپی بێت لەبەرەوەی کەوتم هەر تەنێک 400 لیتر ئەو ئاوەی لێ دەرەچێ 1200 ڕۆژانە کاتە نزیکی 400,000 لیتر ڕقمێکی زۆر گەورەیە بۆ نمونە ئەم ئاوەی کە ئەڕوات ئاو حرەکەی هەیە بەرحاڵ ئەو شوێنەش خاکە لە ژێری هیچ دروست نەکراوە ئەڕاتە ژێرەوە ئەوەش کە ناڕوا فرێی ناکەوێت لەگەڵ ئاوی سەرزەویە تێکەڵە بێ و بەشێکی ئەڕاتە ئاوی ژێرزەویەوە بۆ بە دەوروبەری خۆی ئەتوانێت تا مەسافەی زۆر گەورە هەموو دەوروبەری خۆی پیس بکات ئەمەیە بەڵام ئەگەر ئەو شێوە علمیەی زانستی لاندفیڵ بکرێت لە ژێرەوە ژێ ئەو مێمبران مەجموعەیە شتەیە ڕای ئەخەن لەبەرەوە ئاوەکە نەڕاتە دەرەوەم ئاوە ئێنێتەوە لە شوێنێک هەڵ ئەگرن بۆ غازی متانی لێ دروستە بێ هەندێ پاشماوەی لێ دروستە بێ کە بەکاردێنەوەمانە لە زۆر وڵاتان بایۆگاز دروستە بێ کە وەکو ئەم غازی خۆمان سەرچاوەیەکی ئەنرژیە هەر لەو بایۆگازە ئێنن جنراتۆرێکی گەورەیە کارەبای پێ دروست دەکەن و بەشێکی تری ڕقایی دروست دەکرێت ئەسووتێنرێ بۆ نمونە کابوو زۆر ئەتوانێت بەکار بهێنێت بەڵام شەوەی کەوتت جەنابەت بەڵێ بەڕاستی هەم بۆ ئەو سەوزەواتانە کە دەوروبەری ئەو شوێنەوە ئەو بەرهەمە کشتتوکاڵیان کە دەوروبەری ئەو شوێنە ئێمە خۆمان بڵین بەعیلمیەن سامپڵمان لێوەرگرتووە لە دەورەی وڵات فاسمان بۆ کردووە بە ڕێژێکی زۆر هەندێ شتێتیە چون بەرحاڵ بەس خۆڵ و خاشاکی ماڵان نییە خۆڵخاشاکی معمەلەکانە دوکانەکانە هەندێ ئەو کارگەکانە کە شتی زۆر خراپی تایە پستیساید و هەربیساید ئەو شتانەی کە پاشماوەی کشتتوکاڵیەکانە کەمی دێتە ئەو شوێنە و ئەمەش لەبەر کۆنتڕۆڵاکە بەڕاستێتوانە زەرری ژینگەی گەورە بگەێنێت یەکێکی دیکە لەو پاشماوانەی یاخۆ خۆڵ و خۆشاکی هەیە پاشماوە پزیشکیەکانە ئەمە زۆرجە باز دەکرێت کە دەبێت جیاوازتر ماوەی لەگەڵا بکرێت چکە کاریگەری لەسەر تەندروستی دەبێت ئەمە پێویستە چۆن ماوەی لەگەڵدا بکرێت چ لە نەخۆشخانەکان چ ئەوەی کە لاەنە پەیوەنددارەکان و حکوومەت هەڵدەستمە کۆکردنەوە زۆر ڕاست بەڕاستی بابزانام ئەم ئەو مۆزوعە زۆر لە میدیا ئێمەش باسی لێکرا بەڵام تا ئێستا شەو کێشەیە ساڵانێکە لە میدیا ئەمەی بینی لە سوشیال میدیا کە باس لە پاشماوەی پزیشکی کرێ و ئەمە بەڕاستی شتێکی ئەوە نەگەورەنیە کە کۆنتڕۆڵ ناکرێ ئەمەش ڕاستە و خۆمیان هۆشیاری تاک هەرچەند بەرز بێت لەبەرەوەی ئیشێکی حکومیە بە کەس شخصی ناکرێتەوە بوو پاشماوەی پزیشکی لە هەموو وڵاتان ئەمە جیاواز تەعاملی لەگەڵا بکرێ عادەتەن ئەو بەشەی کە جیاکرێتەوە وەکو ڕیسایکلینگ ئەو بەشەی کە هەندێ بەکتریا هەندێ شت تایەتی کە ئەتوانێت ڕاستەخۆ بڵاوبوونەوەی نەخۆشیێکی عام لەوە ماوەیە بڵاوبوونەوەی هەندێک شت بکات ئەمەیان تەنها ڕێگەی بۆ منە سووتاندن ئەگەر لەندفیڵێژ نەبوو و زۆر جار لە سۆشیال باسمان لێ یەکێکە ئەو محرقانەکەی لە سلێمانی بەش ناکە حەجمی شتەکە زۆر گەورەیە مەجبورن هەروە دفنیکەن لە شوێنەکەیە و ئەمەش بەڕاستی ئەرکی حکوومەتە و بەس هەست بە بەرپرسیاریکردن و خەمخواردنی ئەو شارە ئەو شوێنەیە لە برشتێکی زۆر گرنگ ئەوەنە کولفەیەکیش نییە بەڕاستی ئەو شتانە و ئەو
سوتانش بەڕاستی لە وڵاتان توانین دووبارە لەو گەرمای ئەنەرژی وەربگیرێتەوە لە زۆر شوێن ئەوەش دووبارە کارەبای لێ دروست دەکرێت یعنی شتێکە کە وتم ئاڵتۆنی پیس ئەوەیە کە بەڕاستی هەموو گیانی فڕێدانی خۆڵ و خاشاک ئەوە شێوەیەکی علمی بکرێت هەم دروستکردنی ئیش و هەم وزە و هەم ینی بەڕاستی ئیسفادەی زۆری هەیە شێوازی خۆی هەیە ئەم سووتانەی کە دەسووتێنێت یان ئەکرێ بڵێن هەر نابێ بسووتێنێت یان چی چۆن ئەمە ماوەی لە بەڵێ ئەو نوعانەی کە ڕاستە خۆ دیارە هەندێک پیسایی لە خۆڵ و خاشاکی خستەخانەکان هەیە کە ئەبێ بسووتێنێت چون مجموعەیە پاکەرەوە ئەو شتانەیە هەندێک شتەکە لەوانەیە خوێنی تیاابێ لەوانەیە هەندێک شت کە عیلاقی ئینسانی هەیە ڕاستەخۆ توانێت کەسی نەخۆشە بێتەوەی بڵاوبوونەوەی ئەو شتە لەبەرەوە سووتاندنەکەی زۆر باشە بەڵام ئاتە سووتانی ئاسایی نەمشەیەکە لە دەڕێ مەحرەقەی تەنووری خۆی هەیە کووری خۆی هەیە بە کارەبایا بە فیسیل فیل بێ بەڵام ئەوەیەکە ئەو دووکەڵش لێ دەرەچێت کنترۆل ئەکرێت کە پیسایی ژینگەی دروست نەکەوە ئەو گرمایە بەڵام توانێت بەکاربێنێت بۆ دروستکردنی وزە کاک زۆمە بەسم گشتی بوو ینی مەسەرەن خۆڵ و خاشاک بە گشتی بسووتێنرێت ڕێگاکەی یان بخرێتە ژێر خاکەوە ڕێگەی باشی کامەیە یان تا جیا بکرێتەوە شتێکی زۆر کە بەزانام کەمی ئەمێنێتەوە نەخێر خۆڵ و خاشاکی ئاسایی بە هیچ شێوەیە نایە بسووتێنرێت لەبەرەوەی زەرەری ژینگەی ئەو دووکەڵەش بەرحاڵ زەرێکی زۆری هەیە لە ڕۆی ژینگەیەوە و ئەو وزەیەش حیفە یعنی دەربچێت لەبەرەوە بەیشە سووتاندنی لەلایەن هیچ شوێنێکەوە نەوتراوە بەڵام ئەوەیە جەناب دوتت ئەو بەشەی کە ئەبێ دفن بکرێەوە تەواو بێت چون زەقتیشی لێک لە لەنفێڵەکانە کەپس ئەکرێەوە و حجمەکەی زۆر کەمەکرێتەوە بۆی لەنفێڵەوانێ بە 10 ساڵ پڕ نەبێت ئەو بەشانێک کە باشە لابرێت بە شەخراپەکەی بەڕاستی شتێکی زۆر کەمەوە توانێت دفن بکرێت شتێکی دیکە هەیە کە کاریگەی لەسەر ژینگە دەبێت سەبار بە خۆڵ و خاشاک پاشماوە ئاویەکانن ئاوی ئەو زێرابووانی کە هەیە بە خۆش ئاماژت پێکرد کە بداچووناوەکو دەچێتەوە دەربەنی خان ئەمە تا چەند گرنگە بتوانێت ئەمەش سوودی لێ ببینێتەوە زۆری لە وڵاتان فیلتەری گەوری بۆ دانێت و ئەگەر بۆ خواردنەوەش بەکارنێنێت بۆ ئاودێری و بابەتی کشتتوکاڵی بەکاردێنێت نەک بۆ پیسی کە ئێستا هەر ئەو زەمەرەوە بەکارێنێتەوە بۆ کشتتوکاڵ و سەوزەوەوان ڕاستەڕاستی ئەم لایەنەی ژینگەش زۆر پێشکەوتنی بەخۆی بنێ لە وڵاتان ینی شتێکە بۆتە سەرچاوەیەکی سەمات پێدان سەرچاوێکی مادی خۆراکی بۆ ڕۆقەکان ئێمە زانین لەوان لە وڵاتی ئێمە میلیاردها دلار ساڵانە لەم وڵاتەیە لەبەرەوە ئێمە سەمات دروست ناکەین لە وڵاتان و هاوردە ئەکرێ پارەیەم وڵاتی ئەڕاتە دەرەوە کەوابوو ئەگەر بیرە بکرێتەوە لەوەی کە ئەو شتە کۆنتترۆل بکرێ لەبەرەوەی هەمووی مادی ئۆرگانیە شلەمەنیەکانی پاشماوەی شارەکان لە هەموو وڵاتان ئەم شتە ئەکرێ شتێکی سادەیە شتێکی قرس نییە ئەوەیە کە ئەمە ڕاتە شوێنێک کۆنتترۆل ئەکرێت ئەنیشێت ئەو بەشەی ئەو ئاوەی کە پێویستە بە هەندێک شێواز پاکەکرێتەوە فیلتر ئەکرێت ئەڕوا بۆ زراعە ئەو بەشەشی کە سوێتی سڵاجی پێڵەن لە علمان بۆ نمونە پاشماوەیەکی ڕقی ئەمێنێتەوە کە ورد ئەکرێت ڕێک سەمادێکی ڕاستەخۆ کە ئەویش هەندێک خراپەی خۆی هەیە هەندێک عناسوری قرس و شتانێتیایە کە ئەویش پاکردنەوەی بۆ ئەکرێت و ئەمە باقێکی ئەڕاتە بە شێوەیەکی شل ڕاستە خۆ بۆ عرزەکان بەکارێت و ئەتوانێت کولفێکی زۆر بگێڕێتەوە هەم بۆ ئەو فەلاحانێکە ئیشتیاکەن و هەم بۆ حکوومەت بەڕاست و هەم بۆ اقتصادی شارەکە بۆ اقتصادی وڵاتەکە بۆ نمونە کە ساڵانە ئەو مەلاین دلار نەڕاتە دەرەوە بۆ دروستکردنی ئەو سەمادانە کاک تۆ بینە سەر هوشیاری خەڵکی خۆیان لەوەی کە ڕێگەی خۆڵ و خاشاکە و ژینگەکەیان پارێزنی زۆرێک خەڵک زۆرێک هاوڵاتی هەیە ماڵێکی هەیە لە تەنیشتی عرزێکی بەتاڵە چی خۆڵ و خاشاکێتی ئیخاتە یانەوە تا باخێکی هەیە لە نێو شوێنێکی سروشتێکی جوانە بەس بەڵێ قەیناکە دوورە لەم نوێی بامە تە شوێنێکی دوورەوە خۆڵ و خاشاک و پاژماوەکەی لەوێدا ئەنێت ئەمە تا چەند گرنگە یعنی وشیاریمان هەبێت حتا لە ڕووی ئاینیشەوە گومانی تێدانیەکە گوناهبار دەبین لەو ڕوانگەیەوە بەڵێ ڕاستی ئەمەش شتێکە کە ئیش لەسەرکردنی بەردەوامی ئەوێ لەوانەیە ئێستا زۆر کەس بۆ خۆشمان باسکەن کە ئەم بەرنامانێکی ئێمەکەین ئەم مۆزوعانە زۆر دووبارەیە بەڵام ئیشی ژینگەی لەبەر ئەوەی ژینگە پارێزی ئیشی ژینگەی لایەنێکی گەورەی کەلتورە کەلتوریە لایەکی زانستە لایەکی کەلتوری و ئەو شتێک ئێمەتون ئینسانی لە سۆشیاڵین لە کۆمەلگایەکە ئاژین پێکەوە ژین کەوابوو لایەنێکی کەلتوری زۆر گرنگی هەیە و هەموو جار ئەم شتە دووبارەکەینەوە کەمە هێشتا لەبەرەوەی بیرهێنانەوەی ئینسان شتی بیرەچێ و حەزەکە زۆر جار لابدا لە یاساکان ئاسانترین شێواز بۆ خۆی هەڵبژێنێت لەبەرەوەی خۆڵ و خاشاکێ بۆ زۆر دووری نەکاتەوە لە شوێنی خۆی داینێ لە شوێنێکی نزیک خۆی جەنابەوە چون دوورە لە ماڵەکەیەوە بیکات لەبەرەوە دایمە بیرهێنانەوەی ئەمەمان پێویستە کە ئەم شتە بێ بە
لە مێشکی ومانە بچەسپێت لە مێشکی مناڵەکانە بچەسپێت لە مەکتەبەکان باز بکرێت لە مێدیا دووبارە باز بکرێتەوە لە سەر جادەکان بنووسرێت لە هەموو شوێنێک بەرحاڵ ئەمەوەکو دیایەکردنێک وایە وەکو ڕیکلامێک وایە کە بەردەوام ئینسانە بیبیستێتەوە ئەم شتە کە بیری نەچێتەوە کە ئەم شتە بەڕاستی ئاستی وەشاری تاک بەوە بێتە سەرەوە جاری وا هەیە یەک جنریشن یەک نسل 50 ساڵ ئەوێ بە قوربانی تاوای 50 ساڵی داهاتوو ئەو کەسانە باش بن ئەو جیلێک ئەڕوات بۆ جیلێکی داهاتوو باش بن هەنی ئیش لەسەر مناڵێکی 5 ساڵا کرێ بۆ کە بە 40 ساڵە مناڵەکەی خۆی پەروەردە بکات بۆ شێوەیە کەوا بوو هۆشیاری تاک لە ئاستی ژینگە یا زۆر گرنگە ئەبێ هەموو کەسێک بێ بە خەمی هەمومان تەنها ئیشی ژینگە پارێزان تەنها ئیشی کەلتوری و مدیا و ئەو شتێکە من و جەنابەت دەیکەین ئەوەیە کە وا بکەین کە بێ بە خەمی تاک بێ بە خەمی تاک کە دەوروبەری خۆی خۆش بێ ئەو مناڵێک کە لە مەکتەبە دەوروبەری خۆی خۆش بێ ئەگەر شتێکی فڕیا بەرزی بکات و ئەمە تا ببێ بە کەلتور وڵاتانیش بەم ڕێگەیە ڕۆیشتن بە 30-40 ساڵ ئەمیشیان کردو کە بۆ بە خەمیان کە ئەم شتێک کە من فڕێ دەم لەوەیە دوو ڕۆژتر بۆ من نەیەتەوە بۆ خزم کەسێکی من بۆ کەسێکی تر پیسکردنی ژینگە جار ئەڵین ئەمە زۆر پیسکردنی ژینگە سنووری نییە ئەنی ئیشێکی من ئێستا ئیکەم ژینگەی پیسەکەم لەوانەیە لە وڵاتێکی تر نەتیجەکەی ببینێت چەند ساڵی تر وە کاتێکی ترکەوا بوو بەڕاستی ئەرکی هەمومانە هەموو دایک و باوکان هەموو مدیاکان هەموو کەسەکان هەوڵ بدەن بە بیرهێنانەوەی کەسێکی تر بە ئیشێکی بچووک مناڵەکەی چاوی لێ بکە شتێکی بێتەوەی ئەوەی کە ئەم شتە ئەم کەلتورەمان تیا دروست بێت هەر لە قوتابخانە و لە کەرتی پەروەردەوە گرنگی بە بابەتە دەدرێت تا چەند چۆن گرنگی ئەدرێت بە خۆشەویستی نیشتیمان و وڵات و ئەوانە ئەوەندەش گرنگی بدرێ بۆ بابەتە چکۆژت پێوەستە بە خۆشەویستی نیشتیمانەوە کە ژینگەی وڵاتەکە پارێزراو بێت یەک جۆرەگەر ئاماژەیە بۆ بکەین کە بەگشتی ئاماژت بۆ کرد لە بیدایەتە یەکێکی دیکە لە پیسبوونەکانی ژینگە پیسبوونێکە کە ئەی بینی مەژەشێتە قاڵبیەوەی کە ژینگە پیسە بێ کاتێک کە تۆ دیمەنێکی ناشی نەبینی بەڵێ لەبەرەوەی وشەی ژینگە جۆ وشێکی گەورەیە ئەڵێ وشەی ژینگە لە ماڵی خۆمان دەست پێکەن بەسێکی گرنگمان لە ژینگە ئینتەرنال ئینڤایرۆنمەنت یا ژینگەی ناوماڵ دوایەوە ژینگەی دەرەوە کابوو ئەڵێن لە باسی ژینگەیەتون ناوەکەی بەخۆیەتی شوێنی ژیان ئەو ژینگەیە لە ژینگەی بەکتریایەک و ڤایرۆسێکەوە لەسەر ماڵی ئەمەیە تا هەموو گۆی ئەرز و بەو هەوایە کە بە دەوروبەریای تێگرێتەوە کابوو پیسبوون ناشرینکردنی هەر شوێنە چون ئێمە لەم لێرەیە ژین ژینگە لایەنێکی پیسبوونی دەنگە پیسبوونی هەوایە پیسبوونی ئاوا پیسبوونی خاکە پیسبوونی بینینە کە بەشێکی خۆمان دروستی یەکەین بەشێکی و خۆڵ و خاشتاک و تەپوتۆ زۆر شتانەی کە یەک ساڵانە خۆڵبارینمان هەیە ئەوە سروشتیە بەڵام ئەو بەشێکی خۆمان دروستی یەکەین تەنانەت لە هەندێ شوێنە ئەو بەشێکە مهندسی علمی معماریە لەگەڵ ژینگە پارێزان پێکەوە ئیشەکەن لە داڕشتنەوەی پلانسازی شارێک جوانکاری شارێک بەو شێوەیە کە دیمەنەکان جوان بێ چونڵێ پیسبوونی ژینگە کاتێک کە تۆ ناڕێک و پێکیە لە ژیانی خۆتە ئابینی ئەڕۆی لە شارێکەوە ئەو هەموو وایرە بینی ئەو هەموو شتە ناشرینە بینی تابلۆی ناڕێک و پێکە بینی ئەو خۆڵ و خاشاکە بینی کە ڕوخاندنی خانەکە لەسەر عەرزە دانراوە ئەڕۆیتە شارێکەوە وەڵی شارێکی جوانە زۆر خەڵکڕا بۆ شارە شاری فڵان زۆر پاکخانە زۆر جوانە لەبەر ئەو شتانەی تیانە بەڵام شارێ هەر چەند جوانیش بە دووشتی وای تیا بینی کە بەم پیسبوونی بینینە هەر شتێکی ناڕێک و پێکی نامنتەزەم کە چاوی تۆ ئازار بدا کە بێ ئەوەی خۆت هەستی پێ بکەی شعورێکی لائیرادی ناخۆشت بدا بە مێشکت ئەمە بدە پیسبوونی بینین کاک دکتۆر بۆچی ینی بوون حکوومەت زۆر کۆمپانیەکانیش باڵە کردی تایبەت ئەین سوور ئەزانێ بوون ئەکرێت لەم خۆڵ و خاشاکە و ئابوورێکی باشی دەستکەوێت چه حکوومەت و چ لایەنە پێدارەکان یاخود کردی تایبەت بۆ لەریم کوردستاندا وەکو پێویست جێبەجێ ناکرێت ئەم بابەتە وەکو وڵاتان هەندێک وڵاتێ بەشێکی سەرەکی ئابوووریەکەی ئەم بابەتێ ڕاستی ئەمەیان پێت بڵێم لە شوێنێک ئاماژەم پێکرد کە ئینسان زۆر حەزەکە شوێنە ئاسانەکە بۆ خۆی هەڵبژێرێ کولفە نەکە ئەو شتانەکە لەبەر هەموو شتانە کولفە هەیە بۆ معمەلێک بۆ کارگەیەکی ئەهلی ئەمە تەنها شتێک ئەتوانێت وڵاتانی شەرەوەیان کردووە تەنها شتێک ئەتوانێت لە پەرلەمانی وڵاتەکەەوە بێ بە یاساکە جێبەجێ بکرێت ئەمە تەنها ڕێگەیە کە بۆ نمونە ئەگەروانە بووە غەرامە لە وڵاتان نەبوو تاکس نەبوو ئەی بۆ لە وڵاتان کەسێک معمەلەکەی تۆزە ژینگە پیسەکە غەرامێکی زۆر گەورە ئەکرێت کەوابوو ئەگەر خۆی ئاستی و شاریتاکی ئەوە بەرز بە تەنانەت لە ئەوروپا لە پێش کەوتنی وڵاتی غەرامە نەبوو کەوابوو مادام غەرامە هەیە یەکی ینی ئینسان نایە بیکات کەوابوو تەنها لە ڕێی حکوومەتەوە لە ڕێی غەرامەکردنی و شوێنانەوە کە ژینگە پیسەکان بۆی بتوانە جارێکی ئەو لەو حاڵەتی گرنگیدا بە ژینگە و ئەو شتانە ئەکات کە زەرری بۆ دەوروبەری نەبێت لەبەرەوەی بەڕاستی هەمووی ئەوێ لە تاکس لە غەرامە ڕابکە هەموو شوێنەکانوان لەبەرەی ئاستی بەرحاڵ مەسەلەی اقتصادی مەسەلە مادەیە پارەدەرهێنانی معاملەکە خێرکردنی معاملەکە ئەمە تەنها ڕێگەی حکوومەتە لە ڕێی یاسا و جێبەجێکردنی یاساکە زۆر لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان بۆ خەڵکی لە
فرێدانی خۆڵ و خاشە بۆ بە تایبەتی تر لەم وەرزی گەرمادا پێم وابێت زیاتر کاریگەری دەبێت لە چاو وەرزەکانی دیکەدا. بەڵێ لە وەرزی گەرمایە بێئاماژەی پێ بکەین کە بەرحاڵ لە سەرمایە زۆر فەرقەکە لە گەرمایە چون بیئەکە زۆر ڕەخساوە بۆ بەرحاڵ ئەو بەکتریا و ڤایرۆس و ئەو حەشەراتانە و ئەو هەندێک ئاژەڵی بچوو یان حیوانی بچوو بوونەوەری بچوو و مشکۆ شتانەی کە ئیشەکات زۆر ئەمانە لەبەرەوەی بیئەکە ڕەخساوە بۆ شیکردنەوەش کە شی بووە خۆڵ و خاشاک بۆنێکی ناخۆش دروستەکە بەرحاڵ ئازاری دەوروبەری ئەدات هاوڵاتیان تا جێگەی کە ئەتوانن بۆ نمونە ئەوەش دووبارەیە تۆ سەرلایەنێکی حکوومەت چون کۆمپانیاکە خۆڵخاشاکە شارکۆکەن و ئەهلین زۆرجار بۆی پەیوەندانی هەندێک شایستی دارایی و مان ئەگرن ئیش ناکەن شارەکە پیس ئەبێ بەڵام ئەوەی کە پێوەستە بە ئێمە وەکو تاک ئەوەیە کە بەڕاستی دەوروبەری خۆمان تا ئەو جێگەی کە ئەتوانین بیپارێزین خۆڵ و خاشاک لە شتێکی بەقوتە لە نایلۆنێکی باشە شتی تایبەت بەخۆی لە سەتڵی تایبەت بەخۆی زۆرجار ئەڕۆین لە دەوروبەری خۆمانە بین کە نایلۆنەکان هەر لە کۆڵانەکە فڕێدراوە لە شوێنێکی ئەوەی کە بەر هاوڵاتی ئەوەیە کە تا ئەو دقەی کە کۆ ئەکرێتەوە لایەن کۆمپانیاکانەوە نێڵە هیچ تێکەڵی بێت بەرحاڵ لە شوێنێکی پارێزراو داینە لەبەرەوەی هەم بۆ بۆن هەم بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکان بە شتانە و لە ئەخیر دێر ئەوەیە کە بەس دەوروبەری خۆمان خۆش بێ ژنگی خۆمان خۆش بێ هەست بە خەم بکەین کە ئەمە ژنگی ئێمە شاری ئێمە ئێستانە دوو بەیانی ڕۆژێکی تر ساڵێکی تر بەرۆکی مناڵەکانمان و نەوەی دوای خۆمان ئەگرێتەوە. سپاس دەکەین بەڕێز دکتۆر باسط بورهان پسپۆری ژینگەی خۆ بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بەخێر بدێخ.